یەکەم ڕۆژی کۆنگرەی چوارەمی یەکێتی نیشتیمانی کۆتایی هات و تیایدا ئەندام و سەرۆکی ئەنجومەنی باڵای سیاسی هەڵبژاردران. با زۆرینەی دەنگی ئەندامانی کۆنگرەی چوارەم کۆسرەد ڕەسوڵ وەکو سەرۆکی ئەنجومەنی باڵای سیاسی یەکێتی با دەنگدانی ئاشکرا دیاریکرا وەریەکە لە بەرهەم ساڵح سەرۆکۆماری عێراق و ڕێواز فایق سەرۆکی پەرلەمانی کوردستان و عقوبات تاڵەبانی جەگری سەرۆکی حکوومەتی هێرێم با دەنگدانی ئاشکرا با ئەندامانی سەرکردایەتی یەکێتی هەڵبژاردران. هەروەها شێخ جعفەر شێخ مستەفا کە بۆ ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی کاندید بوو لەو پۆستە کشایەوە بڕیاری شوایە سبەی بۆ دیاریکردنی 121 کەسەکە بۆ ئەنجومەنی سەرکردایەتی گشتی هەڵبژاردن بەڕێوە بچێت. کە پۆستی سیادیان لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی هەرێمی کوردستان هەیە. یەکەمین جار طبعاً دەنگی پێویستی نەهێنا چونکە سیغەی پێشکەشکردنەکەی بە شێوەیەک بوو کە بەشێکی زۆری ئەندامانی کۆنگرە هێشتا لایان ڕوون نەبوو، بەڵام دوای ئەوەی بۆیان ڕوون کرایەوە دەستکاریەکی سیغەکەی کرا. سێ هەڤاڵ بە پشتگیری بەشی هەرە زۆری با بڵێن دەنگدەران و ئەندامانی کۆنگرە کران بە ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی گشتی بە شێوەی دەنگدانی ئاشکرا. ئەو سێ کەسە بریتین لە بەڕێز دکتۆر بەرهەم ساڵح، بەڕێز سەرۆکی پەرلەمان هەڤاڵ دکتۆر ڕێواز فایق و جێگری سەرۆکی حکوومەت کە هەڤاڵ قوبادا با دەنگدانێکی ئاشکرا بە زۆرینەی دەنگیان هێنا بوون بە ئەندامی ئەنجومەنی گشتی لە دەرەوەی 120 کەسەکە. هەڤاڵ کاکۆسەت و 6 ئەندامی مەکتەبی سیاسی، 8 ئەندامی مەکتەبی سیاسی، ئەمانە بە شێوەیەکی ئۆتۆماتیکی ئەنجومەنێکیان بۆ دروست کراوە کە ئەنجومەنی باڵای سیاسی پێوتێ دەسەڵاتەکانیان هێشتا دەستنیشان نەکراوە بەجێ ڕێ بۆ کێ بۆ ئەنجومەنە گشتیەکە کە 121 کەسن لەوێ دەستنیشانی دەسەڵاتەکانیان نەکرێ، بەڵام بە شێوەیەکی گشتی بەم هەنگاوە نیوەی زیاتری مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەچنە ئەو چوارچێوەیەوە لە ناو ئەو چوارچێوەیە نامێنن کە پێی ئەوترا مەکتەبی سیاسی لە ڕابردووە. تاکو ئێستا ناوەکان دەستنیشان نەکراوە بە شێوەیەکی مەبدەیی 8 کەسە. سبەی هەڵبژاردننی سەرکردایەتی ئەکرێت هەر ئەوە ماوە سبەی هەڵبژاردننی سەرکردایەتی ئەکرێت. زۆر باشە. ئەمە پۆستی سیادیان هەیە لەبەرەوەی پۆستی سیادیان هەیە لە عێراق و لە هەرێمی کوردستان لەبەرەوە بەبێ هەڵبژاردن تێپەڕێنرا. تەواو بێ ئینشەڵا هەمووی بەیانی هەڵبژاردن ئەبێ کۆتایی پێدێ ئینشەڵا بەیانی و دووبانی کۆتایی پێدێ. کارەکان زۆر بە باشی بەبێ گرفت بەڕێوە چوو هەندێک تعدیلاتی سەر ئەو پەیرەوەی کە پێشنیار کرابوو کرا و بڕیاریشە سبەی بەشێک لە کاروبارەکانی دیکەی کۆنگرەکە بڕێ بچێت.